بەڕاستی لە سەرەتای بیستنی ئەم هەواڵە یعنی تاساین زۆر شتێکی ناخۆش بەلامانەوە کە دەستدرێژیکردن بۆ کچێکی تەمەن 7 ساڵان کە تەمەن 7 ساڵان یعنی من نازانم ئەمە چ ویژدانە چ ئەخلاقێک ڕێگە بە مرۆڤێک دەدا دەستدرێژی بکاتە سەر کچێکی بەم شێوەیە لەم تەمەنە بچووکەدا جگە لەوەش لە پاڵ ئەوەدا لەگەڵ دەستدرێژەکەیە چەند کەسێک دەستدرێژیان کردوتە سەری یعنی یەک کەسیش نەبووە وەو کەسانش یعنی تەمەنێکی کامڵیان هەبووە هەرزەکار نەبوونە بەڕاستی پێویستە ڕێکخراوەکان بێنە سەرخەت حکومت بێتە سەرخەت بڕواناکەم هیچ سزایەک هیچ یاسایەکە بێت کە بتوانێت سزایەکی شایستە بۆ ئەم تاوانە قێزەونە بدۆزێتەوە یعنی تاوانێکی ئەوەندە قێزنەوەنا مرۆڤ هەر بەبیرکردنەوە لی شەرمەزار دەبێت تەریق دەبێت و چجا ئەوەی کە بچ تاوانێکی لەم جۆرە ئەنجامدا دەستدرێژی بکاتە سەر تەمەنێکی کچێکی 7 ساڵان بێهۆشی بکە ئینجا ئەوەی کە خۆی دەیەوێت لەگەڵی جێبەجێیکە ئینجا ئەوەی کە ناخۆشە هەوڵدراوە ئەم تاوانە پەردەپۆش بکرێ ئیواسە لە بەرچاوی خەڵک بشاردرێتەوە یعنی ئەوە زیاتر خەڵکەکەی دڵگریان کردووە خوێنکارانی تووڕە کردووە یعنی بەڕاستی لە سەرەتای بیستنی ئەم ڕووداوە زۆر متەسیر بن زۆر هەستێکی ناخۆشمانە بوو یعنی هیچ وشەیەک نادۆزینن لە ئاستی ئەم تاوانە خێزەونەدا بێت پێویستە حکومەت لایەنەکان ڕێکخراوەکان هەموو بێنە سەرخەت و لەگەڵیشیدا وەزارەتی ئەوقاف چونکە ئێمە لە کۆمەڵگایەکی ئیسلامیدان بەداخەوە تا ئێستا هیچ هەڵوەستێکیان نەبووە کە خۆیان زۆر بە موسڵمان دەزان کە باسی ئازادی ژنان دەکەوی ڕۆژی ئازادی ژنان دێنە سەرخەت و دەڵەن ژنان هیچ کێشەیەکیان نییە بەڵام ئەو کێشەیە ڕووداوە هیچ مەلایەکی ئاینی قسەی نەکردو هیچ ڕێکخراوێکی ئاینی نهاتوە یعنی بەداخەوە ئێستا ڕووداوێکی کە بە شێوەیەکی تر بەڵام ئەو ڕووداوە ناشیرنە قێزەونە تا ئێستا کاردانەوەیەکی لەو جۆرەی نەبوو بەمەندی ئەوەی بەمەبەستی ئەو کەیسی کە لە تەم ڕۆژی ڕابردوودا ڕووی داوە سەبارەت بە و منداڵە بە دڵنیاییەوە ئامادیشمان لەوەیە کە زیاتر حکومەت ئاڕووداتەوە لەو جۆرە کەیسانەوە بە بایەخێکی زۆرەوە لیان بڕوانێت و هەروەها ئەو ڕێکخراوانەی کە تایبەتن بە مافی منداڵان و مناڵە پارێزی منداڵان بە دڵنیاییەوە دەبێت ئەوانیش بەدەنگی ئەم جۆرە کەیسانەوە بێن و هەروەها زیاتر گرنگیان پێ بدەن بۆ ئەوەی کە ئەم جۆرە کەیسانە ئەم جۆرە ڕووداوانە دووپات نەبنەوە و هەروەها زیاتر نەبن چونکە منداڵێکی تەمەن 8 ساڵان هیچ تاوانێکی نییە هیچ هۆکارێکی نییە بۆ ئەم جۆرە شتانە ڕووبدەنەوە بۆی داواکارم لە حکومەت و هەروەها لە ڕێکخراوەکانی تایبەت بە منداڵ پارێزی مافی منداڵان ئاو لەو کێسانە بدەن و هەروەها ڕێگریان لێ بکەن بۆی کە ئەم جۆرە شتانە کەمتر ببنەوە سنووردار بکەین لە کوردستان. پێویستی یاسا بە شێوازێکی زۆر ورد لە کۆڵینەوە سەبارەت بەم جۆرە کەیسانە بکە و هەروەها کەمتر خەمیان سەبارەت نەکات و بۆ ئەوەی کە ئەو کەسانە بە تاوان و سزای خۆیان بگەن کە ئەم جۆرە تاوانانیان ئەنجام داوە.